وآله وصحبه ومن اهتدى بهداه لتفسير سورة النحل گەیشتینە ئاەتی 65 کە لەو ئاەتانەشدا خوای گەورە کۆمەڵێکی دیکە لە نیعمەتەکانی خۆی بۆ بەندەکانی و لە لایەکی دیکە کۆمەڵێک بەڵگە و نیشانە لەسەر دەسەڵاتی بێسنووری خۆی باز دەکات تا لە ڕێگانەوە چاکتر خوا بناسین. ئەوە یەک و چاکتر هەز بە نیعمەتەکانی خوای گەورە بکەین و لە بەرامبەریاندا ببینە عەبد و بەندەیەکی سوپاسگوزاری نیعمەتەکانی خوای گەورە. خوا دەفەرمێت والله ئەنزەلە منە السەمائی، خوا ئەڵڵا ئەو ذاتەیە کە ئەنزەلە منە السەمائی ناردوویەتیە خوارێ لە ئاسمانەوە ماءن ئاو واتە باران فەئەحیا زیندوی کردوتەوە خوای گەورە بیهی بەو ئاوە بەو بارانە ئەلئەڕضە ئەو زەویەی کە ئێوە لەسەری دەژیێن و دەیبینن بەعدە مەوتیها دوای ئەوەی کە زەویەکە مردوو بوو یا وەکو مردووی لێ هاتبوو کە هیچ شوێنەوارێکی شینایی و سەوزایی بەسەرەوە نەمابوو. جا دەفەرمێ ئینە فی ذالکە بێگومان لەوەدا لە باراندنی باران و زیندووکردنەوەی زەویدا لە ئایەتەن چەندان بەڵگە و نیشانە هەن، بەڵام بۆ شێ لیقەومین بۆ کەسانێک یەسمەعون کە گوێ لە بەڵگە و نیشانەکانی خوای پەروەردگار بگرن، گوێ لە ئایەت و فەرمودەکانی خوا بگرن. ئەو کەسانە بەهۆی ئەو بیرکردنەوەیە، بەهۆی ئەو تەماشاکردنە، بەهۆی ئەو گوێگرتنەوەیەوە دەگەنە کۆمەڵێک ڕاستی و کۆمەڵێک حەقیقەت. جا لێرە خوای گەورە دوو مەبەستی هەیە. یەکەمیان تەشبیهی دڵی ئینسانی ئیمانداری کردووە یا تەشبیهی دڵەکانی کردووە بە زەوی وشک. چۆن زەوی وشک کاتێک کە بارانی بەسەردا دەبارێ، ئەگەر زەویەکە زەویەکی بەپیت و بەکەڵک بێت ئاوەکەی هەڵدەمژێت و دواتر سەوزایی و بەرهەمی جوان بەرهەم دێنێ. ئەوە هەندێک دڵ کاتێک کە وەحیان خوایان بەسەردا دەخوێندرێتەوە، وەحی ئاسمانیان بەسەردا دەخوێندرێتەوە، فعلەن وەحی خوای گەورە، ئەمرەکانی خوای گەورە لە دڵ وەردەگرن کە لە دڵەوە وەریان گرت کردەوەی باشی پێدەکەن و شوێنەواری چاک بەرهەم دێنن دەبنە کەسێکی زیندوی بەکەڵک. و هەندێک زەویش هەیە بارانیشی بەسەردا دەبارێ بەڵام زەویەکی ڕەقە، زەویەکی وشکە، زەویەکی بێخێرە. هەندێک دڵیشەنە ڕەقن، چەندە ئاەت و حەدیث و فەرمودەیان بەسەردا بخوێندرێتەوە. چۆن زەویەکە بارانەکەی وەرناگرێ ئەو دڵانەش ئیمان وەرناگرن و دواتریش تەبەن چۆن زەویەکە بێکەڵکە و بێخێرە. هەندێک کەسیش هەیە کردەوەکانی قسەکانی هەڵسوکەوتەکانی هەمووی بێکەڵک و بێخێرن، نەبوو خۆی خێری هەیە نەبوو خەڵکیش تەبەن خێریان هەیە. ئەوە یەک. و دەرسێکی دیکە یا مەبەستێکی دیکەی خوای گەورە ئەوەیە کە بەراوردێکی زیندووبوونەوەمان بۆ بکە. چۆن خوای گەورە لە زەویەکی بێسەوزایی بەهۆی بارانەوە، بەهۆی تۆوێکی بچووکی وشکەوە بەهاران زەویە وشکەکە لە زەویە وشکەکە ئەو هەموو سەوزاییەی دێنێتە دەرێ دوای ئەوەی کە شوێنەواریان نەمابوو. بە هەمان شێوەش مرۆڤ کاتێک لەسەر زەوی نامێنێت، هەر کامێک لە ئێمە کە لەگەڵ زەوی تێکەڵ دەبینەوە و دەبین بەگڵ، خوای گەورە کە ئەمری کرد لە قیامەتدا هەمومان وەکو گژوگیایەکان لە شوێنی خۆمان سەر دەردێنینەوە و لە شوێنی خۆمان زیندوو دەکرێنەوە. بۆ خوای پەروەردگاریش زۆر ئاسانە. هەموو ساڵێ بە مەلاین گژوگیای سەوز خوای گەورە لەگەڵ زەوی یەکسان دەکاتەوە، دواتر بەهۆی بارانەوە لە پێشچاوی ئێمە لەو شتە وشکە مردووە، ئەو شتە زیندوو سەوزانە دێنێتە دەرێ. بێگومان زیندووکردنەوەی ئینسانیش هەمان شێوەیە و هەمان وێنەیە. والله خوا ئەنزەلە منە السەمائی ناردوویەتیە خوارێ لە ئاسمانەوە ماءن ئاو فەئەحیا بهی زیندوی کردوتەوە بەو ئاوە ئەلئەڕضە ئەو زەویە بەعدە مەوتیها دوای ئەوەی کە مردبوو و شوێنەواری سەوزایی بەسەرەوە نەمابوو. ئینە فی ذالکە بێگومان لەوەدا یعنی لە زیندووکردنەوەی زەوی لە ئایەتەن بەڵگە و نیشانە هەن لیقەومین بۆ کەسانێک یەسمەعون کە گوێ دەگرن. ئەو جار ئاەتی دواتر دەفەرمێ وئینە لەکم بێگومان
هەیە بۆ ئێوە وئینە بەبێ گومانی لەکم بۆ ئێوە هەیە فی الئەنعامی لە ئاژەڵەکاندا لە بیرکردنەوە لە ئاژەڵەکاندا ها لە شێوەی دروستبوونیان وەلەو سوود و کەڵکانەی کە ئێمە لە ئاژەڵەکان وەریدەگرین بە تایبەت کە دەڵێ ئەنعام ئەنی مەڕ بزن وشتر مانگا و گازوت و ئەوانە کە ئەو چوار زۆر ئاژەڵانە تەواو تەواو لەگەڵ ژیانی مرۆڤ تێکەڵن و دەتوانین بڵێین کاتی خۆی بە تایبەتی ژیانی مرۆڤ لەسەر ئەو ئاژەڵانە بووە و ئەو ئاژەڵانە هۆکاری ژیانی زۆرێک لە خەڵکی بوون و ئێستاشی لەگەڵ دابێتەوان دەفەرمێت لەعیبڕەتەن چەندان پند و ئامۆژگاری هەن وئینە لەکم بێگومان هەیە بۆ ئێوە فی الئەنعامی لە دروستکردن و ملکەتکردنی ئەو ئاژەڵانە لەعیبڕە چەندان پند و ئامۆژگاری دیقاتی دەنێ بەنمونە وشترێکی زەبەلاحی گەورە کە هەر وشترێک یعنی بەقەدەر 10 کەس و 20 کەس قووەتی تێدایە بەڵام منداڵێکی بچووک دەتوانێت سەری نەویکە و بچێتە سەر پشتی کەسێکی بێدەسەڵات دەتوانێت بچێتە ژێری بیدۆشێ و کەسێک بەتەنێ دەتوانێت قەسابێک دەتوانێت بۆی ڕادەوەستێ و سەری دەبڕێ هەڵیش ناگەڕێتەوە لە ئەگەر هەڵگەڕێتەوە خوای گەورە مسەخەری نەکا ئینسان زۆر لەوانە بێهێزتر و بێدەسەڵاتترە تەنها عەقڵی و لە ئەوانە گەورەترە و بە ئیشترە دەنا لە ڕووی هێز و قووەتەوە ئەوانە بەڵام خوای گەورە کردوونی بە خزمەتکاری مرۆڤ وئینە لەکم بێگومان هەیە بۆ ئێوە لەو ئاژەڵانەدا چەندان پند و ئامۆژگاری جا یەک لە نیعمەتەکان ئەوەیە دەفەرمێت نوسقیکم ئێوە تێر ئاو دەکەین مما یعنی بە بەشێک لەو شتەی کە فی بوتونی لەناو سکی ئەو ئاژەڵانەدا هەیە دیقەتی دەنێت دەفەرمێت من بەینی فەرتین لە نێوانی فەرد یعنی قشپل ڕێخ ئەو پیسایی کە ئاژەڵەکە دەیکا وەدەمین و لە نێوانی خوێنەکەی لایەکی قشپل و تەوەن پیساییە بەشێکی لە دەمارەکانیدا خوێن هەیە لە بەنەن خوای گەورە شیرێکی دروست کردووە کە خالیس کە شیرێکی صاف بەکەڵک بەسوود ئەجار سائغن زۆر ئاسان و نەرم و شلە بەتام و بەلەزەتە لیشاربین بۆ هەر کەسێک کە بیخواتە ئاژەڵ وایە لەلایەکیان قشپلی دەکا وایە لەلایەکیان تەوان خوێنی لێدێ ئەگەر سەری ببڕیا شوێنێکی بریندار بێ بەڵام لە ناو گوانەکانیدا ئەو شیرە ساف و ساغ و بەکەڵکە دێتە دەرێکە هەر خۆشە ئینسان بیخواتەوە یا ئەو هەموو سوود و کەڵکانەی کە هەیەی و مرۆڤ دەتوانێت لە خزمەتی خۆیدا بەکاریان بێنێت بێگومان ئەوە هەم نیشانەی دەسەڵاتی خوای پەروەردگارە هەمیش نیعمەت و چاکەیەکە خوای گەورە لەگەڵ ئینساندا کردوویەتی کە ئینسان لای خوا ئەگەر بۆ خۆی ڕێزی خۆی بزانێ خوا زۆر ڕێزی لێگرتووە ئاسمان و زەوی و ئەوەی لە نێوانی ئاسمانەکان و زەویدایە خوای گەورە خستوویەتیە خزمەتی مرۆڤایەتی بە بێباوڕەکانیشەوە بە ئەوانەشی کە خوا ناناسن خۆک و مسلمانەکان ئیسیفادە لە ئەوانە دەبینن بەڵام بەبێ گومانی وەک دەڵێ دڵێکی زیندوو عەقڵێکی صافی دەوێت ئینسان دەرسی لێوەرگری لە ڕێوە خوای گەورە بناسی وئینە لەکم فی الئەنعامی بێگومان هەیە بۆ ئێوە لە ناو ئاژەڵەکاندا لە دروستکردنی ئاژەڵەکان جا لە شێوەی دروستکردنیان لە شێوەی ژیانیان لە شێوەی لەوەڕیان خواردنیان هەرچی بیری لێ دەکەیەوە لە عیبڕەتەن چەندان پند و ئامۆژگاری هەن جا یەک لە نیعمەتەکان باز دەکا خوا دەفەرمێن نوسقیکم ئێوە تێر ئاو دەکەین مما بە بەشێک لەوەی فی بوتونیه لەناو سکی ئەو ئاژەڵانەدا هەیە کە من بەینی فەرتین لە نێوانی قشپل و ڕیخ و وەدەمین خوێنەکەی لە بەنەن شیرێک دێتە دەرێ کە خالیسە یعنی بەکەڵک و بەسوود و سافە هیچ قشپلێکی لەگەڵ نییە هیچ خوێنێکی لەگەڵ نییە لەو نێوانەشدا دێتە دەرێ ئەوجار سائغن زۆر ئاسان و خۆشیشە نەرم و شلیشە لیشاربین بۆ ئەو کەسەی کە دەیخواتەوە ئەوە نیعمەتێکی دیکە کە تەوان شیر ئەوە ئەگەر ڕاستە و خۆ بیخۆیەوە ئەگە بەکاری بێنیت لە چەند شتدا بەکاردێ وانە ئەو هەموو زۆر خۆراک و خواردنانەی لێ ئەی خودی ئاژەڵەکە گۆشتەکەی وایە گۆشتەکەی ئەی پێستەکەی ئەی مووەکەی
مۆکەشی هایستا لە وڵاتی ئێمە خەڵک وەک دەڵێ هاشتێکەی دەستکەوتووە فڕی دەدا و زۆر بەکاری ناهێنن بەڵام جاران ئەوانەشی مردار دەبوونەوە خەڵک پێستەکەی هەر بەکارهێناون ها دوای خۆشکردنێ مردار بۆتەوە مۆکە خەڵک ئیشی پێیان بۆ بەکاری هێناون و تەنانەت قشپلەکانیشی ئێستا تەوان بە زەحمەت دەست دەکەوێت ها قشپلەکانیشی بۆ پەین و ها بەهێزکردنی زەوی و وەکو تەوان کیمیایی و زۆر لە کیمیاییش چاکترە کە هەرچەندە ها تیجارەت پێکردنی زبڵ و ئەوانە شەرعی نییە بەڵام لەگەڵ ئەوەشدا خەڵک بە پارەش جاری وایە دەستی ناکەوێت وە کڕین و فرۆشتنیشی پێ دەکرێت کە قشپلەکانیشی ئەوەی کە ئینسان قێزشی لێ دەکات پیساییەکەشی هەر بە کەڵکە و خودی ئاژەڵەکانیش لە ڕووی دەوان ژینگەییەوە هەزاران زۆر ئیسیفادەی دیکە و سوودی دیکە بە ئینسان و بە مرۆڤایەتی دەگەێنن بەڵام مرۆڤ تەوان وەرگرتنی پند و ئامۆژگاریەکانی بیرکردنەوەکانی لاوازن وإن لكم في الأنعام بێگومان بۆ ئێوە هەیە لە دروستکردنی ئەو ئاژەڵانەدا چەندان پند و ئامۆژگاری نوسقیکم ئێوە تێر ئاو دەکەین مما فی بوتونها بە بەشێک لەوەی کە لە سکیاندایە من بینی فەرثین لە نێوانی قشپل و وەدەمین خوێنەکەی لەبەنەن شیرێک دێتە دەرێ سائغ خالیسە صاف و بەسوودا سائغ نەرم و شل و ئاسانە لیشاربین بۆ ئەوانەی دەیخۆنەوە پاشان دەفەرمێت ومن ثەمەرات النەخیل ومن ثەمەرات النەخیل وەلا بیرکردنەوە لەو بەرۆ بووم و بەرهەمانەی کە دێنە دەرێ لە دارخورماکان والئەعنابی و ئەوەی کە دارە ترێیەکان بەرهەمی دێن و جۆرەکانی ترێک کە لە دار دێنە دەرێ تەتەخیذونە منه ئێوە دروست دەکەن لەو بەرهەمانە یەکەم سەکەڕەن هەندێک جار مادەیەک کە دەبێتە هۆی سەرخۆش کردن و بێهۆشکردنتان وەریسقەن حەسەنە و هەروەها چەندان خواردن و خۆراکی چاک و باش و جوانیش لە بەرهەمەکانی خورما و لە بەرهەمەکانی ترێ دروست دەکرێن جا ئەگەر بگەڕێەوە بۆ شێوازی دروستبوونیان دارخورمایەکی بەرزی وانێ کە دەبێت سەرت بەرزکەوە تەماشای دەکەی لە چی دروست بووە لە دنکە تۆوێکی ڕق لەکوێ لە بیابانێکی وشکی زۆر جار بێ ئاو وایە لەو دارە ڕقا ئەو خورما نەرم و شل و شیرینە دێتە دەرێ خودی خورمایەکە جا ئەو بەرهەمانەشی کە لە خورمای دروست دەکرێن کە ئەوانە هەم میوەن و هەمیش قوتن ها خورما پێشی دەژیەی هیچ نەخۆی بەس خورمای خۆی پێی دەژیەی ترێ وەکو میوەش دەخورێ وەکو قوتیش دەخورێ ها بۆیە زەکاتیشیان تێدایەتەوە ئەوانە چونکە ئەوانە قوتن ها ئینسان پێیان دەژیە ومن ثەمەرات النەخیل جا مەبەستم هەر شێوەی دروستبوونەکەیان بەڵگەیە لەسەر دروستبوونەوەی ئینسان خوایەک لە دنکەتۆوێکی ڕق دار خورمایەکی بەرزی چەند ئەوەندەی ئێمە لە پێشچاوی ئێمە دروست دەکات و هەموو ساڵش ئەو بەرهەمەی لێ دروست دەبێت بەرهەمەکە لە چی دروست دەبێت لەو گڵی تەبەن وەک دڵی خۆراکە گڵەکانە هەڵی دەمژێت و ئەوەی لێ دروست دەکات خوایەک لە ئەو دارە دروستکە دروستبوونەوەی ئینسان بۆ خوای بێگومان هیچ زەحمەتێکی تێدانی ئەگەر کەسێک عەقڵی بەکار بێنێ ئیمانت بەوە هەبێت دار خورما خالیقەکەی خوایە قەت ئینکاریەوەی ناکەی بیر لەوە ناکەیەوە خوا چۆن ئینسانی زیندوو دەکاتەوە لەوەی گەڕێت ترێ کە لە وڵاتی ئێمە هەیە دنکی ترێی تەمە زۆر لەی خورمای بچووکتریشەوەیە دنکە ئەو بۆڵوەی دەیخۆی لە ناویدا ئەو دنکە ڕقانە هەنا یەک دنکە ڕقەیەکی بچێنە وایە ینی مێوێک کە هەتا بیبڕی گەشە دەکا ئەو جار ئەو هەموو ترێ جۆرە ترێیانە ڕەش سپی بە ئەنواع جۆریەوە جا ئەوە ڕاستەوخۆ و ناڕاستەوخۆ لێکەوە وشکی کەوە یان ئەو خۆراکانەی دیکەی کە لێ دروست دەکرێن ئەگەر فکری لێ بکەیەوە و بیری لێ بکەیەوە بێگومان دەگەیە حەقیقەتێک کە بریتە لەوەی کە خالیق و ڕازقی تۆ تەنها خوایە و خالیق و بەدیهێنەری ئەوانش تەنها خوای پەروەردگارە ئەوەی ئەوانەی بەدیهێناون ئەتۆش جارێکی دیکە بەدیدێنێتەوە ئەوە یەک پاشان ئەوانەی بەدیهێناون دەزانی بۆچێ بەدیهێناون و قیمەتی تۆ لای خاوەنی ئەو شتانە چەندە
ئەو جار بە ئاسانی دەتوانی خوا بناسی و بگەی بەخوا. ومن ثمرات النخيل لەبەر و بووم و ئەو میوەجاتانەی کە دروست دەکرێن و دێنە دەرێ لە خورما والأعناب لە ترێکان تتخذون ئێوە دروست دەکەن لێی سەکەڕ شتێک کە مایە سەرخۆشکردنە. طبعا ئەو ئاەتە یەکەم ئاەتێکە لە قورئانەکە ئیشارەتی تێدایە بە عارەق و مادە سەرخۆشکەرەکان. کاتێک ئەو ئاەتە هاتۆتە خوارێ طبعا عارەق خواردنەوە حرام نەبووە لەناو سەحابە و هیچ لەناو عەرەبەکاندا و لەناو سەحابەکانیشدا زۆرینەی سەحابە طبعا عارەقیان خواردوتەوە چونکە پێش ئیسلامەتی لەگەڵی ڕاهات بوون و لە سەرەتاشدا ئیسلام لەسەری قەدەغە نەکرد بوون. ئەو ئاەتە ئیشارەت و ئاماژەیەکی تێدایە بەڵام لقەوم یعقیلون بۆ کەسێک کە عەقڵی بەکاربێنێ دیقەتی دەنێ دەفەرمێ سەکەڕەکەی بەتەنێ دێنێ ڕیزقەن حەسەنەکەی بەتەنێ وایە خورما لە ئەسڵدا شتێکی چاکە وایە بەس ئەگەر بە خراپە بەکارت هێنا هەموو شتێکی باش لە خراپەیدا بەکاری بێنی خراپ دەبێت. بۆیە زۆرێک لە سەحابە ئەوانەی کە سەحابەی عاقڵ و ژیر بوون زۆر بیرکردنەوە و تێڕوانینیان ورد بووە بەو ئاەتە بەتەنێ وازیان لە عارەقی هێناوە. تەنها بەو ئاەتە بەبێ ئەوەی خوای گەورە باسی بکا کە سێ ئاەتی دیکە لە سێ شوێنیکە بە سێ قۆناغی دیکە خوای گەورە عارەقی بە یەکجارێ حرام کردووە. بەڵام هێندێک لەوانەی کە بیرکردنەوە و تێگەیشتنیان دەقیق و ورد بووە و هێندێک شەرنەیان خواردوەوە طبعا هەر بە فیترەت و سروشتی خۆی طبعا عارەقیان بەلاوە ڕەفز بۆ چونکە عەقڵی ئینسانی کە گەورەترین نیعمەتە لە دەستی ئینسان دێنێتە دەرێ و ئینسان لەگەڵ شێتێکی یەکسان دەکا. ومن ثمرات النخيل ولا برهم میوەجاتی خورما و ترێکان تتخذون ئێوە دروست دەکەن منه لێی سەکەڕەن شتێک کە دەبێتە مایەی سەرخۆشکردنتان وەریزقەن و خۆراکێکی چاک و جوانیشی لێ دروست دەکەن. دەتوانی لەوەی دابەکاری بێنی دەتوانی لەوەی دابەکاری بێنی. إن في ذلك بێگومان لەوە کە لێک شتی چاکدا دەتوانی چاکەی پێ بکەی خراپە بە چاکە بەکاری بێنی بە خراپە بەکاری بێنی یا لە شێوەی دروست بوونەکەیاندا داری خورما و داری ترێ لە ئایەتەن چەندان بەڵگە و نیشانە هەن بەڵام دیسان ئێرانی ئەویش بۆکێ لقەومین یعقلون بۆ کەسێک کە عەقڵی و ژیری خۆی بەکار بێنێت و بیر بکاتەوە لەیان. بێگومان لەوەدا لە ئایەتەن چەندان بەڵگە و نیشانە هەن لقەومین یعقلون بۆ کەسانێک کە ژیری و عەقڵیان بەکار بێنن. ومن ثمرات النخيل بەشێک لە ثەمەرات لە بەروبوومی خورما و ئەعناب ترێکان تتخذون دروست دەکەن منه لێی سەکەڕەن شتێک کە دەبێتە مای سەرخۆشیتان وەریزقەن و خۆراکێکی حەسەن جوان چاک بەسوود. إن في ذلك بێگومان لەو خورما و ترێیانەدا لە شێوەی دروستکردن و لە بەرهەمەکانیاندا لە ئایەتەن چەندان بەڵگە و نیشانە هەن لقەومین بۆ کەسانێک یعقلون ژیریان بەکار بێنن. ئەگەر دانیشی لە بەرامبەر دار خورمایەکیدا بیر بکەیەوە لە چی دروست بووە درەختەکە چۆن گەورە بووە ئەو هەموو دنکە خورمایانە چۆن بەرهەم هاتن لەکوێ هاتن ئەو تامەیان لەکوێ وەرگرت ئەو نەرمیە ئەو شلیە یا لە ترەی ئەو ڕەنگە ئەو ترشیە شیرنیە گچکەیە گەورەیە کە ئەنواع جۆری هەیە. ئەو جارخوا دەفەرمێت و ئەوحا ڕەبوکە و ئەوحا نیعمەتێکی دیکە و یەکێکی دیکە لە نیشانەکانی دەسەڵاتی خوا و ئەوحا ڕەبوکە نیگای کرد پەروەردگارت ئیلە النەحلی بۆ لای مێشە هەنگوینە. ئەوحا وەحی طبعا کۆمەڵێک معنای هەن یەک لە معناکانی واتە خستنە دڵ یەکێکی دیکە یعنی فەرمانکردن یەکێکی کە یعنی مەلائکەت ناردن و فریشتە ناردن دا دەفەرمێ و ئەوحا ڕەبوکە وەحی بە معنە ئیلهامی کرد خوای گەورە فێری کرد نەحل مێشە هەنگوینە و ئەوحا ڕەبوکە فێری کرد و خستیە ناخی مێشە هەنگوینەکان پەروەردگاری تۆ چی فێرکردن چی پێگوتن لەسەر چی ڕایهێنان پێیگوتن ئەنی تەخیذی ئێوە دەبێت دروستکەن ئێوە دروستکەن من الجیبالی لەناو شاخەکاندا بویوتەن ماڵ بۆ خۆتان. طبعا هەنگی شاخی هەیە یان نییە
هەنجوینی شاخی کە لە چاکترینی هەنجوینەکانە کە تەوان دەستی ئینسانی تێدانە لە ناو شاخەکاندا کون هەیە نەک ئەوەکە بۆ خۆی تەوان شاخەکەی کون کردبێ شوێن و کون و کەلێن هەنە لەوێ دەچن شانەکان دروست دەکەن تەوان شانەکان بۆ خۆیان دروست دەکەن و ئەو جار ئەو هەنجوینەی تێدەکەن پاشان دەفەرمێ وەمینە شەجەری لە ناو کونی دارەکانیش مێشی هەنگی داریشمان هەیە وایە هەنگی داری ئەوەی سروشتیە کە دیسان ئینسانی نین لە ناو کونی دارەکاندا خەڵک دەسێ دارەکان دەبڕێتەوە و ئەوجار لە ناویدا هەنجوینی دێنێتە دەرێ ئەوەش یەکێکی دیکەی لە هەنجوینە هەرە سروشتیەکان بەڵام بەبێ گومانی لە چاکیدا دەکەوێتە دوای هەنجوینی شاخی هادەتەن لە ناو شاخیدا دەستنە شوێنێکی کە دەستی ئینسانی نەیگاتێ هەنگەکان بۆی ئەوانەی ئەگەر بینی بێتان هەر هیچ نەبێت بە فلیم و بە ڤیدیۆ دەیتانە خەڵک دەبێت بە گوریسان بۆی دێنە خوارە یا قادرمە و یا وەسائلی بەکاردێنن دەنا کەس نایانگاتێ و لە ناو دارەکانیشدا دارەکانیش هێندە ئاسانین بە شێوازێک دەچن ئینسان بە ئاسانی نەتوانێت دەیبڕنەوە کونی دەکەن ئەوجار وەمیما وەلەو شتانەشی کە یعریشون ئێوە بۆیان دروست دەکەن هێندێک ماڵیش هەنا مرۆڤەکان بۆ هەنگەکان دروستی دەکەن وەکو پێیان دەڵێن خەڵا سندوقە نازام ناوی دیکەی چیە و شتانەی کە سندوقانەی مێشی تێدەکەن و شوێنی ئەوەکەش هەیە هەر شوێنی ئەوەکەشیان بۆ حازر دەکەن بۆی شانەکەشیان بۆ حازر دەکەن ئەوان بەس بەرهەمەکەی تێدەکەن بەڵام بەبێ گومانی ئەوەی بەپێی ڕیزبەندی هێنانەکەش ئەوەی شاخ دواتر ئەوەی درەختەکە ئەوجار هەنجوینەکەی دیکە ئەگەر خەڵک تەوان هەنگەکانی فێری فێڵ نەکردبن یا فێری خیانەتی نەکردبن ئێستا دەیگەینێت چونکە خۆراکی هەنگی خوا دیاری کردووە تۆ خۆراکەکەت لێ گۆڕین بێگومان بەرهەمەکەشیان دەگۆڕێ وانە خۆراکی هەنگ شیلەی گوڵە شیلەی بەروبووم و میوەجاتەکانە ئەتۆ شیلەکەی بگۆڕی بە شەکر بێگومان بەرهەمەکەشی دەگۆڕدرێ سوودەکەشی دەگۆڕدرێ قازانجەکەشی وەک خۆی نابێ و ئەو حارەبووکە وەحی و نیگای کرد پەروەردیگاری تۆ بۆ مێشە هەنجوینە پێی گوت چی ئەنی تەخیذی ئەتۆ دەبێت دروستکەی ئەنی تەخیذی درستی بکە ئەوە ئەمرە تەوان بەڵام وشەی نەحل مؤنەثە تەوان خوای گەورە ئیتەخیذی درستی کە بۆ خۆت من الجیبالی لەو شاخانە بویوتەن ماڵانێک ئەگەر لەوێ شاخت دەست نەکەوت وەمینە شەجەری لە ناو دارەکاندا ماڵ و جێگا و وەک دەڵێ شانە دروستکە وەمیما یعریشون یا لەو شتانەی کە ئێوە بۆ بەدەستی خۆتان بۆ مێشە هەنجوینەکان درستی دەکەن ئەوجار کە ماڵەکەتان دروست کرد خوا دەفەرمێ ثمە پاشان کولی بڕۆ بخۆ بە ئەمر کولی بخۆ من كل الثمرات لە هەموو بەروبوومێک ترشە قەیر ناکە شیرینە قەیر ناکە تاڵە قەیر ناکە تامی هەیە مشکلە نییە نیەتی مشکلە نییە خی گەورە گۆڕانکاری بەسەردادێنێ مەرز نییە ئەو شتەی مێش هەنجوینەکە دەیخوا تامەکەی هەمان تامی هەنجوینەکەی بکە ئێمە دەیخۆین دواتر گۆڕانکاری خی گەورە لە ناو سکی مێشە هەنجوینەکەدا مێشە هەنجوینەکە معمەلێکە گۆڕانکاری هەموو جۆرە خواردنەکان دەتوانێت لێکدا و پێکاتەکەی بگۆڕێ ثمە کولی پاشان بخۆ من كل الثمرات لە هەموو بەروبووم و بەرهەمی دار و وەک دەڵێ گژوجایەک ئەوجار فەسلوکی بگرە بەرێ سوبول ئەو ڕێگانەی ڕەبیکی کە پەروەردیگارت بۆی دیاری کردووی ذولولە بە ئەو پەڕی ملکەتی نەچی ڕێگاکەی خۆت بگۆڕی جا جیهانی مێشە هەنجوینە تەوان جیهانێکی زۆر تایبەتە ئەگەر سەیری شانەی مێشە هەنجوینەکەتان کردبێ کە دەچن شیلەیەکی تازە هەڵدەمژن تەوان کە دێنەوە هەموو بۆیان هەیە بچنەوە ژوورێ نەخێر تەوان حرەسیان هەیە پشکنینیان هەیە یەک بێک کە دێنەوە دەپشکێندرێن ئەوەی کە خواراکی پیسی پێبێ فەرزەن خۆراکی نەگونجاوی پێبێ کە کەم وایە خۆراکی نەگونجاو هەڵگرن مەگەر فێڵیان لێکرابێ لە دەرگاکەی تەوان پێشیان پێدەگیرێ کە چوونەوە ناوشانەکەی یەکیان ناچێتە شوێنی ئەوکەی دیکە هەمووی وەکوویەکە یەک قیاسە هەرچی دێتەوە دەچێتەوە شوێنی خۆی
دەتێتەوە جێگای خۆی یەکیان ناچێتە جێگای ئەوەکەی دیکە کە گەیشتەوە جێگاکەی خۆی ئەوەی پێێتی و خواردوێتی تەوان دایدەنێ پاشماوەی ئەوەی خواردوێتی تەبەن هەم بۆ خۆی پێیژیاوە و هەمیش ئەوەی ئەو پێژیاوە دەبێتە خۆراک بۆ طبعاً بۆ خەڵکی دیکە و هەنجوینەکە و کە طبعاً خواردنێکی دەگمەن و تایبەتیش ئەو جار دەفەرمێ یەخڕوج و دێتە دەرێ دوای ئەوەی کە چوو خۆراکەکانی وەرگرت بە ڕێگاکەی خۆی داهاتەوە بۆ شوێنی خۆی ئەو جار یەخڕوج من بوتونیها دێتە دەرێ لە ناو سکی مێشە هەنجوینەدا شەرابون خواردنەوەیەک کە هەنجوین تەمان شلە لە ئەسڵدا بۆ دەگوترێ خواردنەوە یا دەکرێت بیکە خواردنەوە دەنا خواردنیشە کە مختلف جۆرا و جۆرە ئەلوان و ڕەنگی ئەوەی ڕەنگی هەنجوین زەردی هەیە واسپی هەیە و سووری هەیە و ڕەشی هەیە ئەسڵەکانی ڕەنگ ئەوانەی ڕەشن زۆری تەزویراتن دەستکاری کراوەندەنا ڕەنگە ئەسڵەکانی خۆی زەردە سپیە سوورە زرد سوور سپی ڕەنگە ئەسڵەکانی ئەو جار دەفەرمێ فیهی لە ناو هەنجوینەکەدا هەیە شیفا چارەسەر بۆ خەڵکی بەڵام ئاەتەکە ناڵێ شیفایە بۆ هەموو خەڵکی بۆ معلوماتتان و ناژڵێ شیفایە بۆ هەموو دەردێکی بۆیە هەموو کەس مەرز نییە طبعاً هەنجوین خواردنی بۆ چاک بێ ئەوە یەک و پاشانیش هێندێک نەخۆشی هەنە لەوانەیە هەنگوین خواردنیان بۆ خراپ بێ کابرا شەکرەی هەیە و بچێش هەنجوینی بخوا چونکە خوا نافەرمێ بۆ هەموو دەردێک ئەو جارەی مەرجیش نییە کە خواردت بێ کەچکەچای تەواو چارەسەری نەخۆشیەکەی وەرگری پیاوێکە بۆ کاتی خۆی لە سەردەمی پێغەمبەردا صلی الله علیه وسلم هاتوتە لای پێغەمبەری فەرمێتی براکەم سکی دێشێ چی بکە فەرمێتی با هەنجوینی بخوا چووە هەندێکی خواردووە هەرچا نەبوو هاتوتە لای پێغەمبەری صلی الله علیه وسلم تێی پێغەمبەر خواردی و چاکش نەبوو فەرمووی بڕۆ بە ئەو جارەش بخواتەوە جاری دووهەمیش خواردی هاتەوە هەرچا نەبوو فەرمووی ئەو جارەش خواردی و چا نەبوو پێغەمبەر فەرمووی صەدەق الله وەکەذەبە بەطن ئەخیک خوا ڕاست دەکا و سکی براکە درۆ دەکا بڕۆ پێی بڵێ بە ئەو جارەش بیخوا جاری سێم خواردی و چاک بووە مۆسم بڕەکەش دەور دەبینێ عیلاجیش هەروایە عیلاجی سەر ئێشەی بە نمونەکە وەردەگری سک هێشەیە پشت هێشەیە هەر شوێنێکی کە دەتهێشێ ئەوە یەکێک لە خەلەلەکانی خەڵکی ئێمە کە جاری وا هەیە دەست نەکەن دکتۆری و چاک نابن یەکەم تەوان عیلاجەکەی لەو کاتەیدا نایخۆن کە بۆی داناون ئەگەر سەیری ئەو وەرەقانەکەی کە لەگەڵ ئەگەر لێی بزانی لەگەڵ ئەوەکاندا دەقە و سەعاتەکان دیاری کراون مەفروض وایە لە هەمان دەقە و هەمان سەعات و سانیەدا بیخۆی کە بۆت دیاری دەکرێت پاشان ئەو بڕێی بخۆی کە دکتۆر بۆ دیاری دەکات بڕەکە زیاد و کەمی نەکەی هەندێک نەخۆشی هەنا پێیان دەگوترێ بڕۆ حەبەکەی بکە بە دوولت لە تەکەش بکە بە دوو نیوە وایە لەو یەک ئەوەیە بە کەسێکی دەوترێت لە تێکی بخۆ کە دەوترێت نیوەی بخۆ ئەوی کە دەوترێت حەبێکی بخۆ لەوانە کەسێک کە پێویستی مەستم بڕەکەش طبعاً ئەوە یعنی ضرورە و هەنجوینیش بە هەمان شێوە طبعاً دەبێ بۆ نەخۆشیەکەت باش بێ ئەو بڕێی بخۆی کە پێویستە وەکو خۆی بەکاریبێنی ئەو جار دەبێتە شیفا بۆت بۆیە مەرزنی هەرچی شوێنێکی هێشا بە کەسکە ئەوەیەکی چاک ببێتەوە یان ئاوی زمزم جاری وها دەگوترێ مەرزنێ بە قومێکی چاک ببیەوە ئەوانە پێویستیان بە بەردەوامی هەیە و بە تەشخیصکردن هەیە ئینە فی ذلک بێت بێگومان خوا دەفەرمێت لەوەدا یعنی لە ژیانی مێشە هەنجوینە و لە دروستکردنی هەنجوین و لە شێوەی بەکارهێنانەکەی لە ئایەتەن چەندان بەڵگە و نیشانە هەن بەڵام دیسان بۆچێ لقەومین یەتەفەکەڕون بۆ کەسانێک کە بیر لەو ژیان و لەو جیهانە و لەو شێوەی دروستبوونیان بکاتەوە ئینسان ئەگەر بیری لێ نەکاتەوە تێدەپەڕێ بەسەریدا و تەوان هیچ ئیسیفادەیەکی لێ ناکە ثم خوا دەفەرمێ پاشان بە مێشە هەنجوینەکەمان گوت کولی بخۆ من كل الثمرات لە هەموو بەر و بوومێک فەسلوکی بگرە بەر سبولە ئەو ڕێگایەی کە ڕەبیکی کە پەروەردیگارت بۆی دیاری کردووی دوولە لە بەگوێڕاڵی و ملکەچیەوە نەکەی بێ ئەمری خوایکەی و لە ئەمری خوالادەی کە لا نادەن یەخڕوجو دێتە دەرێ من بطونها لەسکی مێشە هەنجوینە شەرابون خواردنەوەیەک مختلف کە جۆرا و جۆرە
ئەلوانه ڕەنگەکانی فيه لەو خواردنەوەیەدا هەیە شیفاء چارەسەر عیلاج للناسی بۆ خەڵکی إن في ذلك بێگومان لەو مێشە هەنگوینانە و ژیانیان و دروستکردنەکانیان لە ئایەتەن چەندان بەڵگە و نیشانە هەن بەڵام لقەومین بۆ کەسانێک یەتەفەکەڕون بیرکەنەوە و بیرکردنەوەیان بەکاربێنن. ئەوجار خوا دەفەرمێ والله خوا خەلەقەکم ئێوەی لە نەبوونەوە دروست کردووە. قسەی نییە لەسەر هیچ کەسێک وایە هەموو کەس باوەڕی بەوە هەیە. ثم يتوفاكم لەوەش کەس مشکلەی نییە پاشان دەشتان مرێنێ. خەڵکی بێ باوەڕیش ئیمانیان بەوەی هەیە خوا خەڵقی کردووە ئیمانیشی بەوەی هەیە کە وەختێک دەمرێ وایە بەس خۆناغی دوای مردنێ کە زیندوو بوونەوەیە خەڵک لەوەی ئینکاری دەکات. بۆی خوای گەورە بەڵگە زۆرتر لەسەر زیندوو بوونەوەی دێنێتەوە چونکە دروست بوون کەس ئینکاری ناکە مردن کەس ئینکاری ناکات چونکە کەست نەدیوە بمێنێتەوە و نەمرێ بەڵام کە دەمری دوایە کە زیندوو دەکرێ. والله خوا خەلەقەکم ئێوەی لە نەبوونەوە دروست کرد ثم پاشان یەتەوەفاکم دەشتان مرێنێ بەڵام کەی دەتان مرێنێ هەموو بە یەک تەمەنی دەمرن نا ومنکم بەشێک لە ئێوە من کەسانێکن یڕەد و دەگەڕێندرێتەوە إلى أرذل العمر أرذل يعني بۆ لاوازترین تەمەن بۆ لاوازترین تەمەن يعني زۆر بە ساڵدا لەچێت تەمەنی و جەستەی عەقڵی بیرکردنەوەی دەچێتەوە ئەو پەڕی لاوازی و بێهێزی ئەوجار خوای گەورە دەیمرێنێ. بۆچیش خوای گەورە وای لێ دەکات لیکەی لا یعلەمە لیکەی بۆی وای لێبێ لا یعلەمە نەزانێ لە بیری نەمێنێ بعد علم دوای ئەوەی کە زەمەنێک زانیویەتی شەیئەن هیچ شتێک ئەوەی بە ساڵدا دەچێت و بیرکردنەوە و فکرکردنەوەی تێک دەچێت وەکو منداڵێکی ساوای لێدێ هەرچی لە ڕابردوودا کردوویەتی هیچی لەبیر نامێنێ کە ئەوە تەمان بەشێکی خۆشە و بەشێکی ناخۆشە بەشێکی تەمان ئەگەر لەبیری بمێنێ لەوانەیە بەرگەی نەگرێ ژیان پڕیەتی لە ناخۆشی و لە نەڕەحاتی ئەگەر بیل لە ناخۆشی و نەڕەحاتیەکان کاتەوە لەوانەیە ڕێکسەر ڕۆحی دەرچێ پاشانیش خۆشیەکانیشی ئەگەر لەبیر بمێنن دیسان هێندە خەفەتیان لێ دەخوا بۆی وەکو نیعمەت و ڕەحمەت جاری وایە خوای گەورە هێندێک شتت لەبیر دەباتەوە و هێندێک جار مێشکت دەسڕێتەوە بەڵام لە هەموو حاڵەتەکاندا طبعاً پێغەمبەر صلی الله عليه وسلم دوعای کردووە کە خوا نەیگەێنێتە ئەو تەمەنەی هەمیشە دوعای کردووە خوا نەگەمە ئەرذەل عومر فعلا نەشگەیشتووە لە تەمەنی 63 ساڵیدا وەفاتی کردووە کە لەو تەمەنەدا ئینسان عەقڵی جەستەی لاشەی لەسەر خۆیەتی لە تەمەنێکدای نابیە زەحمەت و بار بەسەر هیچ کەسێکەوە بەندایەتی و عیبادەت و شتی خۆت پێ دەکرێت بەس کە بە تەمەندا چووی کەیشتیە ئەرذەلی عومر پەککەوتە بووی و هۆش و عەقڵت نەما بۆ خۆشت لە خۆت بێزار دەبی دەور و بەرەکەت لێ بێزار دەبن و تووشی لە بیرچوونەوەش دەبی کە تووشی لە بیرچوونەوەی بووی مانەوەکەشت وەک دەڵێ ئەگەر لەوانەیە تەوان بۆ سرینەوەی گوناه و تاوان و ئەوانە هیچ ئیسیفادەی هەبێ خواشتی بێ حکمت ناکە بەڵام بۆ زیادکردنی عیبادەت و خواپەرستی لەو ڕوویەوە دەڵێم بۆیە پێغەمبەر صلی الله عليه وسلم و یەکێکیش لە ئەوەکان مجاهد کە یەکێکە لە مفەسیرینەکان ابن عەکرەمە عەفو دەفەرمێت من قرأ القورآن ئەوەش یەکە لە شتە دڵخۆشکەرەکان لم يرد إلى أرذل العمر هەر کەسێک قورآن بخوێنێت قورآن خوێن بێت طبعا قورآنێک قورآن خوێن بەناوناها قورآن خوێن بە فعلی بەکرداری لەگەڵ قورآن تێکەڵ بێ خوای گەورە نایگەێنێتە ئەو تەمەنەی و سەیری مێژوشکە زۆر دەگمەنن و ئەگەر بە تەمەنیش داچوو بوون وای لێ نەهاتوە کابرا هۆشی لەسەر خۆی نەمێنێت و زەینی لەسەر خۆی نەمێنێت و قسە بپڕژێنێت و عەقڵی وای لێ بێ قسەی حەلەق و بەلەق کات و خەڵک لێ بێزار بێ. والله خەلەقەکم خوای گەورە ئێوەی لە نەبوونەوە دروست کرد ثم یەتەوەفاکم پاشان دەتان مرێنێ ومنکم بەشێک لە ئێوە من کەسانێکن یڕەد و دەگەڕێندرێنەوە ئیلا بۆ ئەرذەل لاوازترینی العومر تەمەن لیکەی لا بۆ ئەوەی لیکەی لا یعلەمە بۆ ئەوەی نەزانن لەبیرتان نەمێنێ بعد علم دوای ئەوەی کە زۆر شتتان زانیوە شەیئەن هیچ شتێک بۆی هیچ شتێک لەوەی زانیوتانە لەبیرتان نەمێنێ و مەفهومەکەیتی إن الله بێگومان خوای گەورە عەلیم هەم زانایە طبعا بە حیکمەتەوە ئەو کارەی دەکات لە خۆڕان نایکە قەدیر بەتوانا و بەدەسەڵاتیش. ئەوجار خوا دەفەرمێ والله فضل بعضكم على بعض خوای گەورە زیاتری داوە
بهندێکتان بەسەر هێندێکتان في الرزق لە ڕووی ڕزق و ڕۆزیەوە هەیە دەوڵەمەندی دەوڵەمەندە وایە هەیە وەسەتە هەیە فەقیرە هەیەتی هێنیەتی والله خوای گەورە فضل يعني باوی داون هەڵی بژاردون بعضكم هێندێکتان على بعض بەسەر هێندێکتاندا في الرزق لە ڕزق و ڕۆزی جا دقەتی دەنێ خوای گەورە مەبەستی ئێرە فەمە الذين فضلوا جا ئەو کەسانەی کە فضلوا ماڵی زیادریان پێدراوە دەسەڵاتی زۆرتریان پێدراوە تەماشایکەن بڕاد ڕزقهم ئامادەنین بگەڕێنەوە ئەو ڕزقەی کە خوا پێداون على ما ملكت ئەیمانهم بۆ ئەو کەنیسە و کۆیلانەی کە لە ژێردەستیاندا کەسێکی دەوڵەمەند خوای گەورە دەیەوێت تێمانگەێنێ کەسێکی دەوڵەمەند کە خوا ماڵی زۆری داوەتێ ماڵەکەی زۆر جار لەوانەیە بەهۆی کۆیلەکانیش پەیدا کرد بێ ئیشەکەی لەوانەیە بە کۆیلەکان کرد بێ وایە بەڵام کەسێک هەبووە زۆر دەوڵەمەند بوو بێت بە نمونە لە ئاخیری تەمەنیشی گوتبێتی کۆیلەکان وەرن با ماڵەکەی خۆم لەگەڵ ئێوە بکەم بەنیوە ئێستا ئەگەر کەسێکی زۆر دەوڵەمەند بە نمونە عادەتەن ئەوەی دەوڵەمەند شتی هەیە کرێکار و خەڵکێک هەیە لە بەردەستیدا ئیشێ دەکا کەس هەبووە زۆر دەگمەن و یەکسانکردن بڵێ سەربەت و سامانەکەی خۆم خەڵکی نەوەرن با لەگەڵ تۆ دابەشکەم بێگومان نا جاخوا دەیەوێت ئەومان پێ بڵێ چۆن ئەتۆ ڕستێک کە خوا پێیداوی ئامادەنی لەگەڵ کۆیلەکەی خۆت دابەشیکەی ئەی چۆن دەکرێت خوا کە بەتەنهێ خالیقە ڕازقتە دەدژێنێ دەدمرێنێ عەبدەکانی خوای بکەیە شەریکی خوای ئەتۆ کە ئینسانی ئامادەنی کۆیلەی خۆت عەبدی خۆت کرێکاری خۆت لە ماڵی خۆت کە خوا پێیداوی بیکەیە شەریک و ئەی چۆن لە خەلق و ڕازقیەت و پەرستندا دەی شەریک بۆ خوا بڕیار دەدەی منطقی نیە یعنی والله فضل بعضكم على بعض في الرزق خوای گەورە هەڵی بژاردوون هێندێکتان بەسەر هێندێکتاندا لە پێدانی ڕزق و ڕۆزی جا ئاتەکە فەمە الذين فضلوا جا ئەوانەی کە فضلوا يعني زیاتریان پێدراوە بڕادی ڕزقهم ئەو بڕادیە مایەکەی لە پێشەها یعنی ناگەڕێنەوە دابەشی ناکەن ڕزقهم ئەو ڕۆزیەی خۆیان على ما ملكت ئەیمانهم بەسەر ئەو کەنیسە و کۆیلانەی کە هەیان و لە ژێردەستیاندان کە فەهم وایان لێبێ ئەوان فیهی لەگەڵ ئەوان لە ماڵەکەیدا سەوا یەکسان ببن ئەوەی ناکەن کە ئەوەی ناکەن شەریک بۆ خۆتان بڕیار نادەن ئەی چۆن دەکرێت شەریک بۆ خوای گەورە بڕیاردەی بێگومان نا ئەفە بنیعمەتی الله ئایا ئێوە لە بەنیعمەت و چاکەکانی خوای گەورە یەجحەدون ئینکاری دەکەن ئینکاری ئەو هەموو ناز و نیعمەت و باشانە و خۆشیانە دەکەن کە خوا لەگەڵی کردوون ئێوە لە ماڵ و سەروەت و سامانتاندا کە زۆر جار خەڵک هاوکاری کردوون و بە یارمەتی خەڵکی بەدەستان هێناوە ئامادەنی ماڵت لەگەڵ خەڵکی دابەشکەی کەس دەسەڵاتیشی دابەش ناکات تەبەن ها نیعمەتەکانی دنیاشی دابەش ناکات لەگەڵ خەڵکی ئەی چۆن دەکرێت خوا بەتەنێ خالیق و بەدی هێنەری هەموو مەخلوقاتە عەبدێکی مەخلوقی دروستکراوی بێدەسەڵات بێنێ لەگەڵ خۆی بکاتە خوا دەکرێت ناکرێت پێشی ناکرێت ئەتۆ ئەگەر ماڵی خۆت بدەیت بە کۆیلەیەکی ئاسان کۆیلەکەش وەکو تۆ دەوڵەمەند دەبێ دەوڵەمەندیەکەشی پێ دەکرێت نایکەیەتەوە بۆ خۆت بەڕەوای نابینی دەتەوێت شەریک بۆ خوا بڕیاردەی بێگومان هیچ منطقی نایگرێ والله خوای گەورە فضل بعضكم على بعض هەڵی بژاردون هێندێکتان بەسەر هێندێکتاندا لە ڕزق و ڕۆزی پێدان فەمە الذين فضلوا جا ئەوانەی کە زیاتریان پێدراوە بڕادی ڕزقهم ناگەڕێنەوە و دابەشی ناکەن ڕۆزیەکەی خۆیان على ما ملكت ئەیمانهم بەسەر کۆیلە و کەنیسە و ژێردەستەکانیان فەهم فیه جاوای لێبێ ئەوان کۆیلەکان فیه لە ماڵەکەیدا سەوا لەگەڵمان یەکسان بن ئەفە بنیعمەتی الله ئێوە لە بەرامبەر ئەو هەموو ناز و نیعمەت و چاکانەی خوا لەگەڵی کردوون یەجحەدون بێ باوەڕ دەبن و ئینکاری نیعمەتەکان دەکەن صلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه ما طالما زاني آخرك والله جعل لكم من أنفسكم أزواجا خوا أو ذاتي كدرستي كردوا بوئي ولا خوتان هاوسر والله خوا أو ذاتي كجعل لكم درستي كردوا بوئي من أنفسكم هر لخوتان لشيوي خوتان لا هاو
ڕەگەز و هاوێنەی خۆتان ئەزواجن هاوسەر. ئەوە یەک لە نیعمەتەکان کە خوای گەورە کەسێکی وەک خۆت لە شکل لە تەبیعەت لە ڕەنگ لە پێکهاتەی سروشت و تەبیعەتی کردووە بە هاوسەری ژیانت. ئەگەر خوای گەورە مەسەلەن مەخلوقاتێکی دیکەی شکل ناشیرنی جیاوازی دانابایە بۆی نێرەکانی ئینسان و مینەکانی ئافرەت زاوزەی لەگەڵدا بکەن بێگومان زۆر ئەوە دەبوو. والله جعل لكم پاشان درستی کردووە خوای گەورە بۆ ئێوەش من ئەزواجکم لە هاوسەرەکانتان بەنینە ئەن چەندان منداڵ و کوڕ وحەفەدەتەن چەندان نەوە و نەوە ئەوجار وەڕەزەقەکم پێشی داون و پێشی بەخشیون من الطیبات جۆرە هاشتی پاک و خاوێن و حەڵاڵ. ئەوجار خوا دەفەرمێ ئەفەبیلباتیلی لەگەڵ ئەوەشدا ئێوە بەشتە پوچ و بێکەڵکەکان یؤمنونە باوەڕ دێنن شتە پوچەکان بتە سەدەمە دارە بەردە ئینسان ئەوەی کە لە غەیری خوا دەپەرسترێ وەبینیعمەتی الله و لە بەرامبەر ئەو هەموو ناز و نیعمەت و چاکانەی کە خوا لەگەڵی کردوون هم یەکفوڕون ئەوان بێ باوەڕ دەبن. والله خوا جعل لكم درستی کردووە بۆ ئێوە من ئەنفوسیکم هەر لە خۆتان ئەزواجن هاوسەر. جا لە سوورەتی ڕەومیشدا طبعا نەک هاوسەر ئەوجار وەجعل بینەکم مەوەدە و ڕەحمە خوای گەورە ئەو پەڕی خۆشەویستی و ڕەحم و سۆزشی خستۆتە بینی ژن و مێردەکەوە ئەگەر ژن و مێردایەکێکی ئاسایی و طەبیعی بێ. ئەوجار وەجعل لەکم درستی کردووە بۆ ئێوە من ئەزواجکم لە هاوسەرەکانتان بەنین منداڵ. جاری وایە کەسەکە لەوانەیە خێزانەکەی بەدڵ نەبێ خێزانەکە لەوانەیە مێردەکەی بەدڵ نەبێ بەڵام لەو مێردەی جاری وایە منداڵێکی باش و چاکی داویێ قەرەبووی خراپی مێردەکەت یا بۆ پیاوەکەی قەرەبووی خراپی ژنەکەی بۆ کردوتەوە وە حەفەدەنەوە جاری وایە لەوانەیە منداڵەکەی خۆت بەکەڵک نەیە بەڵام نەوە ئەوەی هەی بندەڵێن لە ڕووی خۆشەویستیەوە لە کوڕ و کچوو ئەوەکانی خۆت زیاتر خۆشت دەوێت و لە ڕووی چاکیشەوە زۆر جار لەوانەیە باشتر بن ئەوە شەر نیعمەتە. وەڕەزەقەکم وەخوای گەورە داویەتی بە ئێوە بەخشیویەتی بە ئێوە من الطیبات جۆرە هاشتی پاک و حەڵاڵ. ئەفەبیلباتیلی ئێوە بەشتە پوچ و بێکەڵک و بێسوودەکان یؤمنون باوەڕ دێنن وەبینیعمەتی الله و بە ناز و نیعمەت و چاکەکانی خوا هم ئەوان یەکفوڕون بێ باوەڕ دەبن یا لە بەرامبەر نیعمەتەکانی خوای گەورەدا سپڵە و پێنەزان دەبن. وەسەلام عەلە سەیدنا محەممەد وعەلە ئالیه وصەحبیه أجمعین.